سڵاو ئازیزان خۆشەویستان خۆشحاڵ و بەختەوەرم لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستام ئەمڕۆ لە بەڕێبەراتی پۆلیسی هەولێر خولێکی فریاگوزاری بەڕێوە دەچی بە هەماهەنگی نەخۆشخانەی ئاربن ئینتەرناشنال لەگەڵ پەیمانگای پایتەخت ئەم خولە فریاگوزارە دەکرێتەوە لە بۆ ئەفسەران و کارمەندانی بەڕێبەراتی پۆلیسی هەولێر. حەز دەکەم ئێوەی ئەزیزش لەگەڵماندا بن لە بەرنامەیەکی تایبەتی ئەمڕۆماندا کارە فریاگوزارەکانمان ببینین. لەگەڵمان